هاتفان بخير بالهرجي هندوين تماشفان وقهدارين من هجا دمجمر حفته صبحية بدا ما باي تختي لها وليري هز گلستان محمد امین دوباره دست به کافه هفته ده دروج باشه کردستان شادت گلود زدل سر و درجنا که مکتمی ما چندین بابت هم جهر آماده کرده مدوی دمجمر دان کوچن خوله کند داد گل هفدو بشوپینن زهیوید کم کسبها که خوش به دست به کار روشه که خوش به پر انرژی به پر خوشی به لو ما مکتمی جی اما کردنوچه که گل هفدو بشوپینم زنبند 24 دمجمرن در واسویده ناف کردستان و الجهان چرو دایا و پاشه هدی ام تکلو تفلی مجارو بابتن خود بنیان کم آماده کرنا کرم کرد. پارتی دموکراتی کردستان داخواست که روزن بری جشنه ببین روزن تبایی و چارەسەریە پرۆبلێمên ناوخۆ. بەشەی ڕۆژنامەوانیە دەستگا ڕەوشنبیری و ڕاگەاندنە پارتی دموکراتی کوردستان ڕاگەاندیە کو تێدە بەرسڤە چەند پرساندایە ئەوژی کو بەڵاڤۆیەکە یەکێتیدا هاتوبوو دبێژێ ئەگەر ئەم سیاسەتە نەهایەکی چی ئەڤ هەروەها نەفەس و ئاراستەین سیاسیە نو دژ بنا کۆکی و ڕوانگە و پەیام و داخواز و وەسیەتên جەنابێ مام جەلال و تێکۆشەرێن دەورودۆرە مام جەلال دڤەکو ئەم سیاسەتەکێ نەتەنێ لەگەل یەکێتی لێبەلێ لەگەل هەموو ناوخۆش بەیەکێتی ئەمڤان هەموو نەخۆشی و کێشەیان بنکۆڵ بکەن دبەشێکی دی دەژی هاتیە کۆ ململانیەن سیاسی بەشەکەن ژێ پرۆسەیە سیاسی و پارتی نەک قەناعەت و قۆڵ و نەگۆڕی بە ململانی سیاسی هەیە لێبەلێ بە ناو دەژی ئەو قوربانی پەخشینە. نونەرێ ڕێخستنا تەندروستیە جیهانی رادگەهێنە و ڕێکارên حکوومەتە هەرێما کوردستانیش بۆ ڕوبڕووبوونە کۆرۆنایê gelek başin. وال حتی حیت نونەرێ ڕێخستنا تەندروستیە جیهانی لە هەرێما کوردستانیش بۆ کوردستان 24 ڕاگەهاند کونها ڕەوشە تەندروستیە هەرێما کوردستانê جێگیرە و divê ku hemû kar ji bo yekê bêkin nekirin ku dirojên bêde hejmara tûşbiyan bi vayrosê kêmtir bibin. Ragihancî ku rêkarên hikûmeta Herêma Kurdistanê ji bo rûbirûbûna vayrosa koronayê gelekî baş in lêbelên ha li çi cihekî dunyayê ev rêkarên ku girtine ber nikarîbûn ku hejmara tûşbûyan bigihênin sifir. Ava ku gelekî giring e ew ku xelk pabend bibin ji bo parastina xwe û her wiha bestina demamkan jî berdewam bikin. لالێکی din هەودای ئۆپراسیۆنا هاوبەشên عێراقê eşkere dike ku hêzên hevpeymaniya nêvdewletî çend binge û pêgeyekî nû radestî hêzên jûra operasyona hevbeşa Iraqî ragihandiye ku ew ên wan radest bikin. Tevî ku hevpeymaniya nêvdewletî li alîkarî û hevahangiya şerê dijî Daişê de gel li Iraqê berdewam dibe lêbelê di çend rojên bêde ew çend binge û bêkeyên xwe radestî hêzan bikin. ئاماژە بۆ یەکێ ژیدایە کو خشتەیەک ji bo radestkirina van bingehên serbazî amade kiriye û tekezî jî kiriye ku hikûmeta Iraqê û hevpeymaniyan pabendin bi dema radestkirina wan bingehên serbazî wevangiye li astê bilind de jî heye heta ku ev prose bê encam dan. Lê her li Iraqê diyara ku çar mûşeka rastayê bingeya serbazî bi Smaye li Bexdayê hatine kirin û şaneya ragihandina cengî şer li Iraqê jî ragihandiye ku çar mûşekên Katyûşel bingeya serbazî bi Smaye li başûrê Bexdayê ketine xware û ragihandi jî ku ketine xware van mûşekan tenê ziyanê madî pey xwe de hiştbûn. Bingeya serbazî bi Smaye hêzên hevpeymaniya nêvdewletî têde hatine cîgîrkirin û her wiha dikeve başûrê Rojhilatê Bexdayê. Êriş di demekî de ne ku biryara îro hevpeymaniya nêvdewletiya dijî Daişê bingeya serbaziya bi Smaye radestî hikûmeta Iraqê bike wekû nûçeya berî wê de ما بحث كري. دونالد ترامپ dibêje ku renga vekirina van dibistanan ji bo çend hefteyekî din bê paşxistin Serokê Welatiyên Yekgertiyên Amerîkayê di konferanseka rojnamevanî de li koşka spî ragihand ku renga pêwîst bike ku vekirina dibistanan ji bo çend hefteyekê din bê paşxistin. Ragihan jî biryara girtina an ku vekirina
قوتابخانە و دبستانان دەبن دەستێ حاکمێن ویلایەتان دەندبە. ترامپ ئاماژە بۆ یەکێژیدا و پێویستە هەموو قوتابخانە ئانکو دبستان ئامادەکاریە ژوەڤەکردن و دەستپێکردنا داوامێن خوا بکەن هەمان دەمێدەژی داخوازژێ کۆنگرێسێ کرد کو نێزیکی 105 میلیارد دلاران ji بۆ dibistانان تەرخان بکە وەک بەشێک ji یاسایە قەرەبوویە زیانن ڤایرۆسا کۆرۆنایە. کورتێن و چایمە بەسەر هەفتوو دەهاتن هاژی مێ چەند بابەت و مژاران دەگەل هەفتوو دەبشۆپینین مەرەبن. بەحسا بەرهەمێن نافخۆیی بکەم تەبی و گەلێک ژووە دەماک و بەحس لێ تێکردن دەبێژن بازارەوێنینە لێل گۆڕا پرسێکێک و ملسەر پیجە کوردستان 24 دیتی کاتێکردن گەلو تگەلوەیەکی دەیان زێدەتر بەرهەمێ نافخۆی دیگرە یان ژیە بیانی دیارە ڕاپرسیەک ئەنجامدان بوون هەژمارە هەری زەدەژی بەلێ گوتبوون بەلێ ئەم بەرهەمێن نافخۆی تخۆن لەمایەن کو حەژ فێکی و میوە دکە ئەنهاژی وەرزێ پێگەهشتن ئانکو گەهابوونە حەژیرایە هەنجیر ژێرە دەبێژن لە هەرێما کوردستانێ کو ئانهاژی جوتیارن گوندێ زەڵم بەیانیان ئانکو سبەهان زوو دیگەل هاتنە ڕۆژێ گەل هلدانە ڕۆژێ یان ژی نیروان دەما کو ڕۆژ دچە ئاوا ئەو دچنە ناوباخێن خوا و بەرهەمێن حەژیرەخوا کۆم دکن یانی وەختێ ژێکردناوان هاتیە. بێگومان حەژیر ژی چەند جۆرن وان هەیە بەتایبەتی لە کوردستانێک و خودی بەرهەمێکی دەوڵەمەندە لێە هەری زەدا و خەلکجێ حەز دکن ئەو ژی شاهەنجیرە و زەردە هەنجیر کوژێرە دەبێژن کام بە دوورە ببینن و ناس بکەن. ئەمە شاهەنجیری پێڵێن جا لەبەرەوەی ڕۆژناڕۆژێک گەیشتنین جارجار ئاوا بەرەکەی کەمەکە چونکە تازە ئاودراوە ئەم هەنجیرە ئەبێ وریای لەقەکانی بین بەو شێوازەی کە پێویستەکە ڕایکێشین بە پێشەوانەی ئاراستەی خۆیەوە ڕایکێشی لەقەکان ئەشکێن. لەم ناوچەی ئێمە ناوچەی زەڵم چەند جۆرێک هەنجیرمان هەیە پێگەشتنی هەنجیریش سەرەتا لە مانگی حوتەوە بڵێن لە مانگی تەمووزەوە دەست پێ ئەکات تا مانگێک مانگونیوێک بەردەوامە بێ مەجموعەیە هەنجیریشمان هەیە هەتاوەکو درەنگانێک تا باران ئەبارەی هەر هەیە هەنجیری پاییزێ پێڵێن. بۆ نمونە زەردە هەنجیرمان هەیە قەیسەریمان هەیە کۆچەکاومان هەیە کۆچە زەردمان هەیە مەجموعەیەک هەنجیری لەو بابەتەمان هەیە لە چەمی زەڵمان بەڵام زیاتر خواست لەسەر شاهەنجیر و زەردە هەنجیرە. عادەتی شاهەنجیر وایە تۆزێت توێکڵەکەی ڕقە بەڵام لە تام و چێژە تام و چێژی زۆر جیاوازە لە زەردە هەنجیر. بەم پەیژەیە هەر شوێنێک تۆزێ سەخت بێ و ناڕەحەت بێ بە پەیژەیان تۆزێ ناڕەحەتە سەرکەوتنی بێ وریایی خۆمان بکەین بەرەوەی داری هەنجیر زۆر مەحکەم نییە وەکو داری تو یان وەکو داری گوێز. هەنجیر عادەتەن لە زۆربەی شوێنەکان هەر بڵێم لە هەموو شوێنێک لەبەر بوونی گەرمە زیاتر بە بەیانیانانە یان بە فێنکی ئێوارانە ئەگەر بکرێت بە فێنکی ئێوارانە ئەگەر شوێنەکە تۆزێ فێنێک بێ بکرێت بە ئێوارانە باشترە لەبەرەوەی خۆرەتا و لەقەکان گیر ڕکاتەوە ئیتر بۆ هێنانەوە زۆر لەقەکان لە قوپۆپەکانی ناشکێن. چونکە ئێرەش تۆزێ سێڤەرە و شەمە هەنجیرەکان تۆزێ زیاتر ڕۆشتون ئەگەر بۆت بکرێ بتانی داری لە ناوبەناو بۆ دروستکەی لە ناو هەنجیرەکە بۆی پێ بخەیتە سەر ئاسانتر بۆتە چنجێ بەڵام ئەمانە هێشتا نەگەشتونەتەوە ئاسەی تا من ئەو دارانیان بۆ دروستکەم هێشتا ماویانە باڵا بکەن.
هر سر برهمن نافخویی لبنی نجبلی یعنی جبلی فیکی و برهمن نافخویی خارنه نه اوجی هیا برهمن نافخویی استرانجی هیا بگمان اوجی بیسرن تایبت خواه ینکو تایبت گهداری دیکن هیا بجا گرم بحثا زراویان بکن زراویان کردی بگمان زمان کردیه گج زمان هری دولمنده به زراویان و شو دربرینا خواه دبکو گلگ جمجی حتی کو افگوهرتن تکنولوژیای و جهانی بونا تکنولوژیای رو ندابانه ما گلگ زاراوا و بشن کردستان جی جنزیک و ناس نکربانه از باورت کم جم گلگ کسان جی کردستان گنده کی بچوک بو یا باجاره کی بچوک بو ندزانین کو القاسم زنا حتی کو افهمو گوهرتن جهانی بسر بادن یان کو بتایبدی دچون لسر کردستان تخوندن حتی کو زانیاری ورزگرتن لگر بحثا ما چوب کن کو زاراوایک تایبتا بکاکیان وجا چاوایا و چلوته دربرین و یکیجا دوریا به زیادتر دگل میوانه که خود تایبت لسر ویم جاره باخمن لبری ویجی کو هنرمند روبار رشید یا که کمین خانم رانک به زاراوای ما چود بیجه ملی گهداری بکن و پاشی مهوانداری بکن دنوا پروگرام ده بشک بوجه استرانا کو هنرمند روبار رشید بلافکر بحثا وان کراسات و نهامتی و نخوشیان دکین کو بسر کاکیان و هاتی بگوانم مگلک جراد بهیست کو ایرش لسر گندنوان تکرن سر مال و ملکنوان تنکرن جوان تنا کشتن و شهید کرن به داخل یعنی کو اموان و چیان دبهیزن نخوشیان کو بسر وان دهاتنا و که یعنی کرد سر همو کرد دهاتی لدما کو بتابتی بون من بحثا کاکیات کن بحثا ازیدیات کن او تشتكي ديا معنوية كديا دما كو إيرشيل سروان تكرنج بكوان بيرو رايك خو إيمانك خوي تايبت هيا وجا جبلي ويك جي مبالي بكشن سر في برهمي وهروها شواهاتيا آماده كرن وحاضر كرن قال هنرمند روبار رشيد كو وكي كمين أفرج بو يكمين جار سترانك بزرافايا ماچو كو تايبت بكاكايان دبجا باني باش روبار خان بیانی توی باش و بینرم باش. دلك سپاس ممنونة وجوازات شونان بيانيا أتشوكو من زو بخبر هاتوي من ساعة شارونيو بخبرهم والله بالله من فيرني مزو بخبر بيم بالام
لەبەر خاتریەوە دەستەکان خۆش بخۆی دەزانی هەتا بە خەبەر دەی هەڵدەستی خۆت حازر دەکەی کاتی دەوێ دووبارە بەیانیت باش ئەگەر باسی ئەم گۆرانیەمان بۆ بکەی سەرچاوی ئەم گۆرانیە چییە و لە چیەوە سەرچاوە گرتووە؟ ڕاستی هەمومان دەزانین لە 2023ەوە کە کاکەی چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت باڵێ ڕاستی لەبەر ئەوە هەستاین من و هاوسەرەکەم و برای هاوسەرەکەم مامۆستا لوقمان ڕەشید کاکەی بەڕاستی هەستاین ئەم بیرۆکەمانەدانە باڵێ بە گۆرانیەک بەم زاراوەیە زۆر چاکە کە پێشان بەڵێ باشە پێشانی دەنگی کاکەی بدەین کە چۆن زڵمی لێ دەکرێت وایە دەستەکانتان خۆش بێ ئەو جاتێکی سەکەی چێ نووسیوە ئاوازەکەی چێگەر بۆمان باس بکێت تۆزێک سەبارەت بە و گۆرانیە شعرەکە لەلایەن یاسر عادل کاکەویەوەیە ڕاستی داوامان لێی کرد شعرێکی بەم شێوەیە بنووسێ کە دەنگی کاکەی بگەیەنێت بە شێوەیە گەیاندێتی ڕاستی زمانی خانەقین و لای هەڵەبجە و لای هەورامان و لای هەولێر و لای کەرکووکیش جیاوازە زاراوەی ماچۆ هەستاوین بە شێوەیەک تێکەڵ کێشوێکمان کردووە کە هەموو کەسێک تێبگالێی بە تایبەت خەڵکی کوردستان باشە چۆنی بازاراوەی ماچۆ دەبێتە چی؟ چۆن؟ دووشەی چۆنی ینی سڵاو چۆنی باشی بە ماچۆ دەبێتە چی؟ حەز دەکەم بزانم گوێم لێ بێ ئاها چەنێنی باشەنی گیانەکەم بەسەر چاوت چەنێنی باشەنی چەنینی باشەنی ینی چۆنی باشی باشەنی و سڵاو باڵێ باڵێ سڵاو هەر سڵاوە هەر سڵاوە سڵاو سلااو ئەوانە هەمووی یەکە خۆشە چەنینی باشەنی زۆر چاکە جاری داهاتوە گەرمیوان بووی بەوە ئەی بەیانی باش دەبێتە چی؟ بۆ نمونە لە هەورامان بەیانی باش هەر بەیانی باشە لە هەورامان وە چەنێنی باشەنی ئەڵێن هۆش وەشەنی وەشەنی باشەنی یعنی لەبەر ئەوە جیاوازی هەیە زۆر چەنینی باشەنی وەڵە خۆشیشە بەهەرحاڵ بستت لە ڕێگەی ئەم هەروەکو باست کرد لەسەر ئەم گۆرانیە کارەساتەکان بگەینی ینی ئەگەر تۆزێک باسی ئەومان بۆ بکەیت چی بوو زیاتر وای کرد کە گۆرانێکی وا دروست بکەی بڵێ ڕاستی زۆرمان بینی بە تایبەت کارەساتی خانەقین لەم ئەخیرەوە ڕوویدا بەڕاستی زۆر پێمان ناخۆش بوو زۆر کارەساتێکی گەورە بوو بەڕاستی ئێستش بەرپرسێکی کاکەیی دەرنەچوو کە بەناو کاکەییەوە قسە دەکات سەرخۆشیێکیان لێ بکە ڕێزێکیان بۆ دابنە ڕاستی یعنی دڵم پڕە لەوەیە نەتوانم بازە وشەیەک بگەێنم هەستان بەم گۆرانیە جیهان گوێی لە دەنگمان بێ وەکو کاکەیەک پێت وایە پەیامەکەت گەیشت؟ بەڵێ لەخوا بە زیاد بێ بەڵێ یعنی هەنێک کۆمێتات دەبینم لە جەزائرەوە دەنووسن ڕاستی دەستخۆشیم لێکەن و ڕێزیان هەیە بۆمان زۆر چاکە ئەو لەناو کورد بە تایبەتی چۆن لە جیهانی ئۆروپی و عەرەبیش یعنی دەنگدانەوەیە باشی داوەتەوە ئۆکێ لەناو کورد ڕەنگدانەوەی چۆن بوو بە تایبەتی ئەوە دەبی کورد زیاتر لەگەڵ ئەوە لەخوا بە زیاد بێ وایە وایە ڕاستە دەنگدانەوەی ئەویش باشی هەبوو لە ناو کوردە ڕاستی ئەوش لەخوا بە زیاد بێ ئەمە بەستم لە جیهانەکانە لەوێش دەنگی باشی داوەتەوە زۆر زۆر چاکە ئەوجا جگە لە باسکردنی کارەسات و نەخۆشییانەی بەسەر کاکەیەکان داهاتووە زاراوەکی زۆر زۆر خۆشە هیچ پلانت نییە بەرنامەت نییە لە داهاتوودا گۆرانیەکی ینی بە جۆرێکی تر بڵێ هەر بەو زاراوەیە بەڵێ ئامادەیە بەڵێ ئامادەیە بەم زاراوەیە و لەوەیە زاراوەی تریش بێ بەڵام بە بۆنەی حالەی مادیمانەوە لەوەیە تۆزیە دوا بخرێ بینیم یانیش بیستم هەندێک
کە جار سوپای عێراقی لەوەی ڕێگری دەکرد کە ئێوە وێنە بکەشن هۆکارەکەی چی بوو؟ بەڕاستی ئێمەش نازانین هۆکارەکەی چی بوو. یعنی ئەمەوێ بزانم بۆ بە شێوەیەکی فەرمیش یعنی داوامان لێیان کرد بەداخەوە قبولیان نەکرد. یەکەم جار وتیان بڵێ باشە، یعنی ئەو ڕۆژەی چوین لۆکیشنی ئەو شوێنە وەرگین لەگەڵ مخرجەکەیە بۆ سەدمە بۆمان کە لە نیوەی ڕێوتیان خەلیەی ئەزمە قبول ناکات، یعنی خەلیەی ئەزمە بۆ قبول ناکات. ئێمە ڕێزمان ئەوێ لە وڵاتەکەمان تەنانەت ڕێز نەک وەکو یعنی گاڵتەکردن جار ئاجارنە، یعنی قەبرسانی باو باپیرانی خۆمانە و نایەڵن بڕۆینە حتا ئەزن گەرە وەرگری بڕۆیتە قەبرسانی عەزیزێکمان. چوینە سەر قەڵای کەرکووک ڕاستی ئەزنمان وەرگرد و هیچ نەوتیان مەڕۆن. یعنی شوێنەکەتان گۆڕی لۆکیشنتان گۆڕی؟ بەڵێ لۆکیشنی شوێنەکەمان گۆڕی خستمانە سەر قەڵای کەرکووک. ئەو منطقەیەوە چەند دوورە لە کەرکووک هەتاکو و ئیزنیان نەدا ڕخسەتیان نەدا بڕۆن بۆی؟ تقریبا 400 کیلۆمەتر لە داقووقە خۆی لە گوندی عەلی سەرای. ئۆکێ، ینی بە تقریبا چەند کیلۆمەترێک دوورە لە 20 دقە لە کەرکووکەوە دوورە، لە داقووقیشەوە تقریبا 15 دقیقەیە دوورە گوندەکە. ئۆکێ، تقریبا نیو ساعتێک ئەوها پێ دەچێت هەتاوێ بگەنەوەی. ئەوجا وەزعەکە ئێستا لەوەیە باشە؟ تقریبا لەوێ ئەبەت باش نییە، یعنی تەنانەت کاتی کلیپەکەش کە تەسویرمان کرد خەبەرمان بۆ هات کە دەغڵودانی کاکەی دیسان ئەستێنن خەریکە. ڕاستی جێگەی خەفەت بوو، یعنی بەڕاستی کلیپەکەمان یعنی بە خەم و غەمبارێک تەسویرمان کرد. هێتەوان هیوادارین ئەو شتانە دووبارە نەبێتەوە، ئەو ناحەقیە دووبارە نەبێتەوە و هیوادارم. ئێوەش باڵێ فەرموو. منیش هیوادارم ڕاستی، یعنی هیوادارم لە کەناڵەکەتانەوە دەنگم بگاتە حکوومەتی کوردستان یان حکوومەتی عێراق ڕاستی بگاتە هانای کاکەییەوە. بەڕاستی کاکەیی وێران بووە، یعنی حتاکەی باوەکو ئەو نەتەوەکانتری ڕێزمان هەبێ کە شەهیدیان داوە ڕێزیان هەیە. باشە ڕووبان هەویتکەم هون ژە ڕوێ دەرونیڤە و هەروەها هەر شتێکی بەبێ هون هەر باش بن. نەتخواستە زرندکێتە ببینم ڕاستیم، نەتخواست فەرمێسکێتە ببینم، بەڵام هەرچەند بکەیت مرۆڤ وایە لە بەرامبەر ناخۆشیەکاندا تۆزە کلاواز دەبێ. هیوادارم هەروە بەهێز بتبینم و پەیامەکان بگەێنی ببێ بەدەنگ و ڕەنگی کاکەیەکان و هەر بە وزارەوە جوانە گۆرانی خۆشی بڵێ نەک ناخۆشی و ئەو وەزع بگۆڕدرێوانەمێنێ. ڕووبار ڕەشید هونەرمەند گەلێک سپاس کوتت گەل من بووی بە هیوای ڕۆژێکی زۆر خۆش نەبەس ڕۆژێک هەموو ڕۆژەکانت خۆش بن. سپاس مەمنون گیانەکەم، سپاس دەست خۆش بە گەلێک سپاس. بەجەم بەحسە جارەکەدن بکەن کومە ئامادە کردە یان بابەتەکەدن ئەو ژێمێ بەحسە گلوگەیان ناوماڵێ بکەن. وێجەم بەرینها چەند جۆرێک بەهەبدورە شۆپاندیە لێ ناوماڵێدا چ جۆرەك دەبێت چاوە هەڵبگرن چل کو دەرێدانن بەرتاڤگەیان هۆندور بە بەرسێبەرێ لێ تەڤ گرێدای ڕەوشا کەش و هەوایە بەری کۆمزانە بن چ جۆرە گوڵێکیان کوگەیەکت ناوماڵێدا جێ بکەن دەمزان ڕەوشا کەش هەوایەمە چاوایە دەستپێکی بشۆپینن بەحسە گوڵ و ڕەوەکان دکن پشتی وێنە کەرم بکەن.
جار وەکم گوتی ڕەوشە سەقەیە بریار دەدا گەلۆم چ گلوگیایەکە ناو ماڵێدان کو لە دەرڤەی ماڵێ بچێنن و گوه بدنێدا خودی بکەن خودی گرنە ژبەر و ڕح دێدە جان دێدە گرت ئاوێ نەدیێدە تڕۆنەکیە نەدیێدە ئەوژی دمرە هێش کرد بێ بەرینها مە چەند جۆر بە هەبدورە شۆپاندن مە بەحسە کرد یەک جوانەیەک و هەری زێدە باڵا من کشاند لیلی بوو لەوێ جارێ دناوێ کۆما و کومە ئامادە کریە لێکە دنجی هەیە کو دگەلێکی جێ حەز دەکەم ئەوژی یاسمینان کو جاسمینە کوژێر دوێژن بێگومان هەزە بە حسابان جۆران بکەم یانەی لە گۆر کو هاتیە جاسمین یەک جوان گولێن هەری خۆشکە گولێن خۆشک بتێ بناو برن و گەلێکی باشە ژیش بۆ تەندروستیە مرۆڤ بهێنەکە ول قەس خۆشی تێدە هەیە کو دهێلە مێژی ئارام ببێ و تە دووری نەرێنیە بخێ نەخۆشیە بخێ بتایبەتیژ ئەگەر تەنێزیکی پەنجەرەیە خۆدانێ و جهەیەکی هینک هەبێ و بچێک تاڤگژی لێ بخێ یاسمین هەن جۆرەوەی هەنە کول دەرڤەژی تێنە چاندن و نییە دکتۆر؟ دروستە ینی ئەوە ئۆکێ ئەوەی دومیش پێ دەڵێن ساجی کە باسی لێ دەکەن ئەوە توانایەکی زۆر زۆر باشی هەیە لە پاکردنەوەی هەوای ناو ماڵێ دروستاویش دەبیت وەڵامەکە وێ بگرن زاوەچاوێکی زۆر زۆر باشیشە بۆ وزەی ئەرێنی بۆ مرۆڤەکان و پێویستە لە شوێنێک کەمێک شەی هەبێ شێداری هەبێ لەوێ ینی جهێوێ چێکن بامبۆ هەیە کە باسی لێ دەکەن ئێستا ئەو ژی ڕۆکەکە ئەوکو بیایەکەش جۆرە قامیشە کو بەحسا بەخت لەگەڵی دەکرێتن وە دەبی چەند دانە پێکەوە دانرە ئەو قامیشە ئەتیمات دەکاتە سەر ئەو سندانێک کە هەندێک دەڵێن دەبی سێ بێ بەخۆی لە سێ چار پێنج کەمتر نەبی هەتا شکلەکەی جوان هەتا بەختەکەشی باش بێ باشە دەڵێن لە مێژوودا ئەمڕۆکە بەەوە ناسرەوە کە ئەمەژەیە کە بۆ دەوڵەمەندی و بەختێکی باش زۆر چیرۆکی ئەفسانەیەوە نیە چوارەم ئۆرکیدس ئەوش باسە کە دەڵێن یەکێکە لەو گوڵە جوانانەی کە دەکرێت لە ناو ماڵە دەبەخێ و بکرێ ئەجەنجافکە هەفکارم هێشتا نیشان دەدن یان نە دەڵێن گەلێکی برادرە لەگەڵ چالاکیەکانی جستەی مرۆڤ ئەو بۆ ئەو باشە ئەوجە دکتۆر هێمن کاکەخان مامۆستای زانینگەهەیە و پسپۆرە نەخۆشیێ ڕۆکیت گەلێک بخێر هاتی ڕۆژ باش ڕۆژ باش لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24 گەلێک سواس ئەوجە دکتۆر هەر جگەلەوەی کە ئێمە ئێستا باسی ڕۆکەوانە دەکەن بەڵام باسی قامیش دەکەن کە باسی قامیشمان کرد چارێکی کوردیمان هەیە لەسەر ئەساسی ڕۆکی قامیش ناونراوە ئەوش قامشلیە قامش لێ ئێمە لایەوەیان قامشلۆ بەوە ناسراوە چونکو کاتی خۆی ئاوی چەمی جەقجەق بوو ڕووبارێکی بەرفراوان بوو وابزەم قامیشیش پێویستی بە ئەوەکی زۆر ئەو قامیش لەو شوێنانە دەژیت کە پێ دەڵێن زۆلکاو یعنی ئاوەکەی تێدا دەبینێتەوە و بە شێوێک خۆڕسک شین قامشلۆ لەدایک بووم جا دکتۆر زۆر بەخێر بێ دووبارە ئێستا هەوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر گرنگی بە گوڵوگیا و چاندنەوەی دەدەن چی بوو چی وای کردم گۆڕانکاریە بکرێتن سەرەتا دەمێ بەڕاستی باسی گوڵی ناوماڵ یەکێکە لەو فاکتەرانی کە وا دەکات مرۆڤ دڵخۆش بێ بەڕاستی
گوڵیش دەکرێتە چەند جۆرێک یەک لەوانە گوڵی ناوماڵ کە لە ناو ژوورەکاندا دەدرێت و گوڵی دەرەوە. تەمان هەردووچیان کاریگەری و فاکتەرێکن بۆ ئەوەی کە مرۆڤ کە چۆمارێ بەلایانی کەم لە شوێنەکەی خۆی دڵخۆش بی و تۆزێک ئەکتیڤیتی بداتێ بەڕاستی چکە ئاتەن لە دەرەوە ئەتو دەبینی ئاو هەیە کەسکایەتی هەیە شینایەتی هەیە بەس کە دەچیە ژوورەوە ئەگەر بەس چار دیوار بوو وەکو سزنەک حسێبە لێ دەکرێت ئەتو ئیتیماممەچی بێپیان بە ژۆرێش بدەیت کە ئەتو وا دەکە مرۆڤ لە ژۆرەوەش ئەم دڵخۆش بی هەم چاویشی لەگە تەبیعەکەی لێڕابێت. هەندێک هەیە بە گوڵی سیناعیش دڵی خۆش دەبێت چاوی ڕاستە گوڵی سناعی وەکو چاو سەرنج ڕادەچێشی بەڵام وەکو کائینێکی حی یعنی زیندەوەرێک لە ژوورەکەی فەرقی هەیە لەگەڵ سناعی بۆ نمونە ئەو گوڵانی کە لە ژوورەوەن دوانۆکسیدی کاربۆن دەدەن و ئۆکسسیزین دەدەنەوە و گەش و نما دەکەن و پێویستیان بە بابران ڕێنمایی و هەندێک کاری تایبەتە کە ئەتوو وا لە مرۆڤەکە دەکا لەگەڵی بژی بەڵام گوڵی سناعی لەگەڵی ناژی یعنی یەک جاردا دەنێ و ئیدی ئیمال دەکرێت بەڵام گوڵی طبیعی ئەوانی کە لە ماڵێ ئەتوو وەکو منداڵ حسێبە کو منداڵێک پەروەردە دەکەی بە هەمان شێوە گوڵی ماڵەوە پەروەردە دەکەی هەست بۆ خۆشی دەکەی کە لەگەڵت سەبر گەورە دەبیت. لە ماڵە چ جۆرێک بەخێو دەکەی خۆت؟ بخۆم زۆربەی ئەو گوڵانی ئەم بخۆم گوڵ زۆرە تەبعاان بەڵام زۆربەی ئەو گوڵانی کە شایعن ئەرالیا هەیە مەتات هەیە جێفیل هەیە مثلەن دراسینا هەیە ساکس هەیە ئەوانە زۆربەی ئەوانێک کە لە ماڵی من هەیە یاسەمین هەیە کە ئەوتو باست کرد بڵێ دفلە هەیە زۆر هێ نازم بڵێ گرنگە بزانی چ جۆرێک هەڵدەبژێری لەگەڵ ڕەوشی کەشەهەوایەکە گرنگ نییە کە ئەتۆ حەزت لەو گوڵەیان نا بەڵام گرنگە بزانی بەخێوی بکەیت چۆن خەڵکەکە لەوە تێبگات بەڵێ خۆی لە ڕاستیدا قسەکەی جەناب تاوە گرنگە چ هەڵدەبژێری بۆ ئەو شوێنەی کە بۆی دەبێت بەڵام لەگەڵ ئەوەش ئەمن ئێمە وەکو پسپۆرانی کشتتوکاڵ دایم ڕێنماییمان ئەوەیە گوڵی گەورە مەکڕن بۆ نمونە ئەتو حەز لێ شوێنە لە زاویە گوڵەکی گەورە دانێ بەڵام ئەگەر ئەو گوڵە لە شوێنێکی دایرکتلی گواستەوە بۆ شوێنەکەی تر دەمشا دەکەیت جەوەکەی تێک دەچی ژینگەکەی تێک دەچی لێ بەرگەی ئەو ژینگەی ناگری ماوەچ کورت گورەکە بەرەو سیزبوون و زەردبوون و کێشەی ژینگەی دەچی ڕاستە ئەتو حەز لێ وەکو حەز کە تو دەتێ گوڵەکەت مەسەلە مەترێک بی 2 مەتر شوێنەکەت بۆ داپۆش بەڵام لەگەر ئەوەش ئەمە بەڕاستی قەد ڕێنمایی ئەوە ناکەین حەز دەکەین گوڵەکە لە گچکەیەوە بکڕی لەوەی لەگەڵ شوێنەکەی گەورەبی ئەمە پێدەن ئەدەپتیشن یعنی خۆگونجاندن بەڵام ئەگەر نەباتەکە یان ئەو گوڵە نەگونجا لەگە شوێنەکەی ئەو کاتی ئەتو بەس ناوە دەبی گوڵەکی بکڕی و دانێ و ئیدی هیچگەبی و گوڵەچکە بکڕی و دانیەوە بۆیە ئەمە دایم پێشنیاری ئەوە دەکەین گوڵی ئەو گوڵی حەز لێ بکڕە بەڵام بە بچووکی بکڕە بە خۆت پەروەردەیکە کە بە خۆت پەروەردەیکە دەتوانی لەگەل لێ ڕادەی چەند جار ئاوی دەدەی و چ پەینەچ کیمیایی دەدەی یان پەینەکی بابرین ئاژەڵی دەدەی و ئایا شوێنەکەی چۆنە هاویدان لە چێدا دەنێ زستانان لە چێدا دەنێ و شوێن دەرباشە دانانی ئەو گوڵی بەڕاستی ئێستا زانین بۆچی گوڵەکانی ئێمە وشک بوون باشە دکتۆر هەر بۆ هەرمی کوردستان بۆ کەشەهەوایەکەی ئێمە زیاتر ڕێنمایی دەدەن چ جۆرەك بەخەوی بکرێت چونکو بەجددی گوناحاویش ڕۆحە گیانە ئەگەر وشک دەبێ ناخۆشە شتێکی ینی گوڵ و گیایە دەوی زۆر ئاگات لێبی پێشەوەی بێمە سەر ئەوەی چ جۆرێک باشە ئەمە بەڕاستی هەندێک ڕێنمایی هەیە پێویستە بزانین ئەتو عادەتەن ئەمە ماڵەکانی کوردستان زۆربیان لە ژوورەوە گەچن ئەو مادە سپی کە گەچ ئەوە چ دەکات ڕتوبەی هەڵدەمژیت یعنی شێ هەڵدەمژی لێ پێویست دەکە ئەو شوێنانەی کە تو گوڵی ناودادنەی تۆزێک ڕتوبەی هەبی یانەوەتە دەبی بەلایانی کێم بەخۆت ڕتوبەی لۆ دروستکەی دیوارەکە تەرکەی نەخێت دوار تەرکەی دەبیتە کەڕوو ئەو کاتی تووشی کێشەی تەندروستی دەبی نە عادەتەن ئەگەر زۆربەی ماڵەکان ینی ئەو لە دەرەوە جیهاز تەبخیر جیهاز تەبخیری ئەتیادیە دەتوانێت تو بۆ ماوەی چەند ساعتێک ئەو جیهازی دانێ و هەم لۆ تەنەفوسی مرۆڤەکان شوێنێکی ڕەتب باشە و هەم بۆ پەروەردەکردنی گوڵەکان بێنە سەر ئەوەی ئایا چ جۆرێک باشە لە کوردستان تەبەن کوردستان
بە خۆشحاڵیەوە دەڵێم و لەگەڵ ئەوەش هەندێک سلبیاتی هەیە لە گوڵەکان ئەمە 4 وەرزمان هەیە بۆ نمونە ئەمە هاوینمان هەیە دەرەجە حرارە دەگاتە 50 وەزستانمان هەیە دەرەجە حرارە دەگاتە ناقص دا لە هەندە شوێنی کوردستان بەتایبەتی منطقەی سلێمانی و ئەو شوێنانە دەرەجە حرارە حاجی ئۆمەران و ئەوانە زۆر دەرەجە حرارە دێتە خوارێ پلەی گەرمی بۆیە ئەمە ئەو نەباتانەی کە زۆر متحملن لۆ جەوی قاسی کەمە پێدرێن جەوە زۆر شەدید بێ بۆ نمونە گەرمای زۆر سەرمای زۆر ئەو نەباتانەنە کە پێدرێن مثلەن یۆگا یەک لەوانەیە یۆکا مەتات و دراسینا باشە و زۆربەی ئەو نەباتانەی باناوەکان نەک خەڵک بڵێن بە چەند ناوەکی گۆ بەڵام ناو زۆرە بەڵام وەکو ڕێنمایەکی گشتی هەر نەباتە کویتکلی ئەستور بوو یانەگە تەمەشای ڕوەکەکەی بکەی کویتکلی ئەستور بوو کەواتە ئەو بەرگەی سەرما و گەرمای دەگری بۆ نمونە ئێستا نەباتی دفن باخیمان هەیە دفن باخی بریتێ لە گوڵەکی جوان بەڵام تحملی سەرما ناکە ئەگە زۆر ئاوی هەبی و سەرماش بێت دەمری لە هەمان کاتدا ئەگەر گەرماش هەبی بە هەمان شێوە گەرمایەکی زۆر و مباشر دەمری هەندێک ڕێنمایی هەیە پێویستە بەڕاستی ئەمە بزانین ڕاستە گوڵەکان جوانن بەڵام ئاگداری ئەوەش بین گوڵەکان هەندێکیان سامن یعنی ئەوە یەکێک لەوانەیە دفن باخی بەڵێ لەوانێ مەسەلەن بۆ نمون ئەگەر منداڵی خوارد تەمەن 6 ساڵی ینی تۆزێک بخوا تووشی لاڵی دەبی ینی بۆ ماوەی 6 سعاتی یان لەوانەیە بۆ ماوەی 10 سعات قسە نەکات ینی یانەوەتە تووشی تەوەڕوون دەبی لە منطقەی شەویلاجی حالت هەبووە لە دەرەوە مەسەلەن منداڵی خوارد تەمەن 6 ساڵی هەندێک نەباتاتی زیینەی خواردی و مردیە پاش چەند سعاتەکی ئەجە لێ دەکرێت ئەمە ڕاستە گوڵەکان جوانن بەڵام دەبی وەکو گوتم ئەگەر لە منداڵیەوە گوڵەکان بەخێوکەی دەیناسی وەکو منداڵی خۆت دەتوانی چۆن پەروەردەکەی و ژیان نامەی ئەو وڵەش لەگەرت و پەرەدەسێنی و گەشەی دەکات. دکتۆر بە چیرۆکێکی بچووکت بۆ بژێرەوە ئێستا کە باس دەکرد لە قامشلۆ بوون حوشەکەمان گەورە بوو ئەوجا زۆر گوڵمان هەبوو کە پیازی هەبوو لە ژێر عەرزدا هاوینێک بوو من و براکەم تۆزێک لە من گەورەترە بە 4 ساڵ خەریک بووین کۆڵانها زین چایە چ نییە لەنەوە و حوشەدا وەڵە پیازێکمان دۆزیەوە چەخۆیەکمان هێنا لە ناوەندەمان کرد و نازانم جسممان و جستەمان هەمووی دەستی بەخۆران کرد. ئۆتۆکسیکە عادەتەن ئەوانە ئەو نەباتانە دوسێنە شێوەمانەیە بۆ نمونە هەندێک نەباتمان هەیە لە گەڵایەکان مادەک فڕێ دەدات ئەلیلۆپاتی پێدەرن لە ڕووە زانستێکی ئەو مادەیە کە بکەیتە سەر هەر شوێنێکی هەستیاری دروست دەکات هەندێک گەڵا و گوڵمان هێنا دەبی مەسەلەن لە ڕێی دەمەوە کە خورا ئەو کاتی دەتوان ینی هەست بە تۆکسیکەکەی دەکەێت هەندێک نەباتتر نە کە بابرین بۆ نمونێستا ئەو نەباتانەی کە هەندێک نەباتترمانە وەکو دفن باخی ئەوانە کە شکاندت پەلکەکەش منداڵە نازانی کە پەلکەشکە مادەی ڕاتێنج دێتە دەرەوە ئەو مادە ڕاتێنجە بە پێستت بکەیت توش هەستیاری دەکات داما شێوە بەڵێ کەواتە گوڵەکان شێوە ئەوەی زۆرە و لێ دایم ڕێنمایی ئەوە دەکەین دەبی گوڵەکان بەڕاستی لەگەر خۆت گەورە بێت تا بیان ناسی ئێستا ئەگەر بە زمانی بیانی عەرەبی ئینگلیزی هەر چ زمانێک بێت سێرچ بکەی سەرچاوی زۆرت دەداتی بەڵام بە کوردی کە سێرچ دەکەی سەرچاوی زۆر کەم هەیە سەبارەت بەو جۆرە هەوڵتان داوە کە وەکو نازە مەوسوایەک یانی شتێک دروست بکەن تایبەت بە زمانی کوردی بڵێ ئەوە وەکو اختصاص ئەوە بەڕێزان لە پۆلینکردنی ڕووەک کاریان ئەوەیە بەڵام ئەمە ئەو گوڵانی کە تو لە کوردستان و لە زۆربەی عێراق دەبیندرێ یان بابرێن لە زۆربەی دەوڵەتەکان دەبیندرێ مەوتنی ئەسڵیان لە منطقەی ئیستیوایی دێت لۆیە کە کە نەباتێک دێ زۆربەی ئەوانەی کە دێنە کوردستانیش بۆ نمونە لێبڵی پێوەیە لێبڵەکانی پێوە بۆ نمونە ئەمن دەرم دراسینە کە ناوی لێبلی دراسینە هات خەڵکە یەک جار کە گوتی دراسینە ئیدیتاوا دراسینە بڵاو دەبتەوە وەکو ناوەچ کوردی ناوەچ کوردی نییە کە ئەمە لێنێ بەڵام گوڵی حەدیقا ئەوانی کە لە دەرەوە دەچینە بەڵێ مەسەلا گوڵم مێخەکمانەیە بەستمەوەی کە زانیاری نەخێر گوڵەکان ینی بە پێی ئەو شوێنەی کلی دەفرۆشێ بۆ نمونە ئەمن لە مەشتە لێشیمە خەڵکە عامەکە بەو نەباتەی دەرێن ببوورە بەس پێ دەڵێن زمانە خەسوو بەڵام لە ئەسڵ ئەوە زمانە خەسوونیە ئەوە سوبێرە یعنی نەباتە شترە نەباتێکی ترە ئەوانی کە لە سەحرا و تەحملی گەرمای دەکە بەڵام
هەندێک ناو هەیە بەڕاستی ناوەکان زۆر ئەوە نییە ینی خۆش نییە لەسەر زمان وەکو مەسەلەن دراسی ناو مەتات و جێفیل و ئەمە ئێستا بۆ نمونە دەرێن جێفیل بەڵام لە ئەسڵ ئوذن الفیلە ینی لە عەرەبیەکە ماوەگرتیە کەواتە زۆربەی ناوەکان نەخێر کوردی نینە ئللا ئەو شوێنەی کە مەسەلەن بەخۆمان وەکو منتیقە کە ناوەک بە شتێک دەچوێنین ئەگەر ناوی کوردی نییە بن. ئێستا بەشێک لەو کەسانەی کە بۆ منە شتلگەیان هەیە یان نمامگەیان هەیە ئەمە شتەلیان هەیە زانیاری تەواویان هەیە سەبارەت بەو گوڵوگیانە بەڕای تۆ کە بکرێ زانیاری بە هەوڵەتیان بدەن کاتی کڕینی جۆرە گوڵێک؟ بەڵێ زۆربەی ئەوانەی زۆربەی تقریبان دەتوانم بڵێم 85-90 ئەوانەی کە ئێستا حالی مەشتەلیان هەیە بەڵێ زانیاریان هەیە لەبەر گوڵەکان ینی پەروەردە دەکەن و دەفرۆشن بەڵام هەندێک لەوان گوڵ وەکو تیجارەت بەکاردێنن ینی بۆ نمونە چەند ئۆکۆردۆنێک گوڵ دێنە ناو شاری هەولێر و بە شوێنێکی هەیە دەفرۆشی دراسینا بەس سعرەکەی ئەو لە سەریتی کە بفرۆشی بەڵام لە شێوەی گوڵەکەی لە سومیەتی گوڵەکەی لە پەروەردەکردنی گوڵەکەی نازانێت لەوانێ زۆر جار هەر منداڵێکی بچووک لە سەر مەشتەلەکە بی بەس ئیشی فرۆشتنی گوڵەکان بیت بەڵام خەڵکیش هەیە بەڵێ بە ئەزمونن لە هەولێرێ کە شتێک دەفرۆشن بە یەقینەوە و هەموو ڕێنمایەکانیشی دەدەن هەتا چۆنێتی ئاودان چۆنێتی پێینکردن چۆنێتی ئەو شوێنەی کە لی دادنێن و ئایا چەند ڕۆژی لێ بدە چەند ڕۆژی لێ نەدا و ئایا شوێنەکە بۆ نمونە لە ماڵێ شوێنەکتەیە ئەمە ئاتەم پێ دەرێن بەرهەیوان ئەو بەرهەیوانە ڕوو لە ڕۆژە یان پشت لە ڕۆژە یان شێوەکەی کۆ پێ ڕێنمای دەکا لەو شوێنێدا چکە زۆر جار ئەو گوڵانێک کە بە تایبەتی لە ژوورەوە دادن گوڵی ژوورەوە پێدەن نەباتاتە دڵ پێویستیان بە خۆرێک کەمە ئەگەر هات و خۆر بە دایرێکت لیدا ڕاستەخۆ لیدا دەبێتەوە هۆی سوتانی پەلکەکە سەبەبەکەش چییە؟ تەبەخۆر نسبەی تەبەخۆر زیاد دەبی لە گەڵایەکان کە تەبەخۆر زیادی کرد بقاع دروست دەبی و بقاعەکە سەبر گەورە دەبی ماوەچی دەبینی گوڵەکە بەرەو سیسی وەکو پێستی خۆمان وایە بزەبت پەڵەپەڵە پەڵەپەڵە دەبێت لەبەر هەتا و بشک دەبێت پێویستە ئاو بخۆین زیاتر یان خۆمان دوورخین لە هەتاوەکە لەکوێ پێویستە گوڵ و گیا و ڕۆک هەبێ و لەکوێ پێویستە نەبێ؟ قەزت لە شوێنێک ماڵێ یان ئۆفیس لە دەرەوە ژوورەکان باش لە زۆربەی شوێنەکان ناو ماڵ گونجاوە بۆ گوڵ بەڵام چ گوڵەشی ناودادنەی ئەوە یەک دووەم شوێنەکەی ئایا بەرپەنجەرەیە یان دیوی ئەو دیوی پەنجەرەیە بۆ نمونە عادەتەن زۆربەی جار حەز لە بەر ئەو پەنجەرەیە گوڵەشی دێدانێت تا لە دەرەوەش دیاربی لە ژۆرەش دیاربی یعنی دوو مەفای هەبی دوو مەغزای هەبی بەڵام لە عینی کات کە ڕۆژ لی دەدا تیشتی ڕۆژ دەشتێتەوە لە پەنجەرەی بە شێوەیەک دێتن تەرکیزی ڕۆژەکەی زیاد دەبێت دیستان دەبێتەوەی سوتانی گوڵەکەت لێ ئەو کاتانە ئەتو نابێ دایرێکتلی لەبەر پەنجەرەکەی دانێ دەکرێت لە لایەک پەنجەرەکەی بەس ڕووناچی بێتە ژێر ئەو یەک کەواتە ڕووناچی یەکێکە لە هۆکارەکان کە پێویستە لە شوێنێک بی تیشتی ڕووناچی خۆر بێتە ژۆرێ دووەم پێویستە ئەو شوێنە زۆر سەرڕێ نەبی یعنی بۆ نمونە ئەتو لە مەمەڕەچی گۆرگ لە گوڵەکانی ژوورەوە داناوە بەلای دادەچی ینی لێخشاندن لەگەر گورەکە دروست دەبی ئەو کاتی دەبێتە هۆی نەقلکردنی نەخۆشی ئەو یەک لە کە نەباتەکە شکە جارێک دوو جار سێ جار عادەتەن ئەوانی کە بەرکەوتەش دەبن شتێک گوازنەوە بۆ نمونە بەکتریایە فترە بە هەر شێوەیەک ئەوەش دەبتە هۆی کەواتە شوێنەکە سەرڕێ نەبی و ئەو شوێنەی کە دادنێم حاڵەکە شوێنەکە تەهوی هەبی ینی شوێنێک نەوی مغلق بێ و کە دەرکەت کردەوە برک بکات یان شوێنێک بی کە زۆر ساربی سپلیتی لێبی یان شوێنێک بی کە بۆ نمونم ئەمە زۆر ماڵەکان مبارەدە بەکاردێنن هەر ڕووەکە مبارەدە یان پانکە بە دایرێکتل باشەر لێیدا دەبێتە هۆی جوولانی پەلکەکان کە بۆ هۆی جوولانی پەلکەکان دەبێت ینی جوهدێک دروست دەبی لەسەر گەڵاکان کە ئەو جوهدە دروست بوو ئەو نەباتە پێویستی بە نەشاتەکە کە ئەوە تعویز کاتەوە بە چ تعویز دەکاتەوە بەو ئاوەی کە لە ئاو خۆراکی کە هەیتی کەواتە ئەو حرەکە بەرداوامەی لەبەر مبارەدە و لە بە سپلیتەوەوانە دیسان ئەوە جوودێکی دروست دەکە کەواتە نابی لە شوێنێکی بەر مبارەدە و بەر سپلیت بی
و شوێنەکەش نابی ئەوها ساردی بۆ نمونە ئەتو حەز لێ دەرەجە حرارەی ژوورەکەت 20 بی بەڵام نەباتەکەی تو حەز لە 25 کەواتە ئەوە یەک لە سەبەب بەڵێ یەک لە سەبەبەکانە کە ئەتو نابی بەرامبەر مبارڕیدا یان سپلیت دکتۆر لە ژووری نووسن دەبیست بێمە سەرەو خاڵێ ژووری نووسن نەباتی لێبی بەڵام تەهوێی لێبی سەبەبەکە چییە؟ عادەتەن هەتا ینی ئا باوشە لە کوردەواریش دەرێ لە شەوان لە بن دارمەن و چکە عادەتەن شەوان نسبەی دەردانی دوانۆکسیدی کاربۆن زیاترە لە ڕوەک وەک لە ئۆکسسیجین بەڵام بەڕۆژ پێچەوانەیە بۆ دەکرێت لە ژووری میوانان هەبی عفو لە ژووری دوستن هەبی بەڵام تەهوێی تێدا هەبی ئەگەر یان دەکرێت بۆ نمونە لە باتی دەنەبات لە ژووری نووسنی بی بۆ نمونە ئەگەر ژووری نووسنەکە مەجال تێداوی دەنەبات تێداوی یەک نەباتی دانێ لۆ زیینە بەکاربیێنی ئەمە عادەتەن ڕێنماییمان ئەوەیە کە لە مەدخەڵڕە ینی کە دێ ژووری ماڵەکەت گوڵی تێدابی هەتا ئەو شوێنەی کە لێ ئیسراحەت دەکەی لێ دادنیشی میوان دێ نانی لێ دەخۆی بڵێ هەتا بەردەوام چاوت لە ڕنگاوڕنگ ببینی شتی ڕنگاوڕنگ نەک دیوارەکی سپی ئەوە تووشی مەلەل و تەنجیبی دکتۆر بابەتێکی زۆر بەسوودە هیوادارم چەندجارێکی تریش باسی لێ بکەین و بێگومان پرسیاری زیاتریش هەیە بەڵام کاتەکە هەرەوەندە بوو بۆ ئەمڕۆ دکتۆر هێمن کاکە خان مامۆستای زانینگەهێرە بۆ سۆرێ تایبەت بنەخۆشیێن ڕۆکی گەلێک سپاس ji bo amedebûnetê wextê te maliye Vêca em behsa sporê bikin ez bawer dikim handerên Parîs Saint-Germainê gelek dilxweşin ji ber kubû qehramana cama Fransayê. Tîma Parîs Saint-Germain piştî ku deh di lêstikeke xwe de di beramber sanî çiyan de ji bo cara sêzdemîn dimêjû dîroka xwe de û ji bo pêncemîn car di meheyama 6 salên derbas wî de بۆ قەرەمانە جاما فرانسایە دخولەکەن چاردەدا دخولەکە چاردەدا لیستیکڤان کیلیان ئەمباپێ لێدانەکە بەهێزار ئەرسەی گۆلێ سان ئیچیان کرد لەبەلێ گۆل پارێزێ وێ تیمێ ئەفتۆپ ئاڤێتە دەربە دوورە نەیمار گۆلێک ji بۆ تیمە پاریس سان-ژێرمان تۆمار کرد و یاری بۆیە ئەنجامە بداوی هاتیانی 1-0 و بۆ قەرەمانە کوولە فرانسای هەمان دەمێدا دیارەیەکێدا 11 کارتن ڕەنگا و ڕەنگن بێژن دەڕوێ یاریزانان کۆلیستیکوانن هەردوو تیمێدا هاتنە هێلدان. ئیسا دیارەولۆ بۆ ریان مەدرید ژویا لیڤەبر پاریس سان-ژێرمان ژویا لیڤەبر ئەم بەحسای ئەنگلیزی بکەن بە کی بریە و کی نەبریە هەموو کچێکی تەبلێ هەبوو بتایبەتی پشتی کوڤەرۆسە کۆرۆنای بەڵاو بوو و تیم ڤەگەرە هەن گەلێک جوانژ ئاستێواندا کەتن و نەماوەک بەرەد لیستن و هەنێکی دیژی باشخوا پێشخستن لەوما ئەف هەموو کاریگەری باندۆر هەبوو لەسەر دەرەنجامن لێستەکان. دبێژن نییە و نابێت چێ نابێت و جێدەستێ ژن خانمێن کوردستانê ڕنگ نەداد هەر بارۆدۆخ و ڕەوشەکە و جهێکی دەبێ جارێ ژنên Erzurumê Bakurê Kurdistanê di kepeng anku demam kan dروست dikin ku bi corek yanî hemû siruştiye xwezayiye ji berhemê bizin û paz û wana çê dikin dema ku wan jê dikin yanî diqisênin anku bir dikin ve ew bi taybet yên durust bi destê xwe yên xomaliye gerin behsê bikin çê dikin ve gelo ev yek durust e tendurust e nedurust e em nizanin lêberê ewan jî hewldaya ku tiştek taybet bixwe çê bikin ew jî demam bike ve kan vev dure bînim çi corî çê dikin. لە جیهان چەندین چیرۆکی جیاواز و جۆراوجۆر لەسەر دروستکردنی دەمامک بڵاوبوونەوە. بەڵام جیاوازتر لە هەمووان ئەم جارە دەستڕەنگینی و بەهرەمەندی خانمانی کورد ڕنگ دەداتەوە لە دروستکردنی دەمامک لە کەپەنەک کە بەرهەمی جۆرە کوتاڵێکە لە کۆنەوە لە خوری مەرد دروست دەکرێت. لە درێژایی مێژوو لە شاری ئەرزڕۆمی باکووری کوردستان ژنان حەز و خولیا ڕەنگە و ڕەنگەکانیان لەسەر قوماشی کەپەنەک بۆ دروستکردنی کیسە باخەڵ بۆین باخ و چاکە دڕۆشتووە. لە سەردەمی کۆرۆناشدا دەمامکی لێ دروست دەکەن. کۆمەڵێک لە ژنان لە میانی کردنەوەی خولێکدا
دەمامک دروست دەکەن لە کەپەنەک بە 3 قەبارە ڕنگ و شێوازی جیاواز بەرهەم دەهێنرێت. نرخی هەریەک لە دەمامکەکان 25 لیرەیە. سەرۆکی ئەو کۆمەڵەیەش پێی وایە تایبەتمەندی کەپەنەک لە بەرگەگرتنی بۆ سەرما و گەرما وای کردووە بەکار بهێنرێت بۆ دروستکردنی دەمامک. پێشتر ئەو کەپەنەکەی دەچنرا بە مەبەستی خۆداپۆشین و خۆپاراستن لە سەرما بەکاردەهێنرا. بەڵام ئێستا دەکرێت لە بەرهەمهێنانی چەندین جۆر پۆشاکدا بەکار بهێنین. ئێمە ئەزانین دەمامک پێویستە بۆیە داواکاریەکی زۆری لەسرە لەلایەن خەڵکەوە، چونکە لە زستاندا گەرمە و لە هاوینیشدا فێنکە و بە باشیش هەوا وەردەگرێت. لەگەڵ سەرهەڵدانی کۆرۆنا چەندین کارگەی بەرهەمهێنان و دروستکردنی دەمامک کرایەوە و خواستی هاوڵاتیانیش تا دێت زیاد دەکات لەسەری. بەڵام پێدەچێت دەمامکی سروشتی و خۆماڵی ڕکابەریەکان زیاتر بکات بۆ بەکارهێنەران و وەبەرهێنەران. هەنجەر ماس کەنەدەما کو مرۆڤ کارتنیان کوڕێنمایی سەرنویساندن توتکارێ بشۆیش بۆ چەند جارێکی بکاربینێ لێ پێویستە دەما کوت دڤەگەرش دەربێت یەکسەر دەمام کاخوا بشوێ حتاکۆ ئەگەر ڤایرۆس یان بەکتریا شتێک لەسەر هەبێ ژ ناو بچێز باوەڕکەمە بێن کوردەواریژی و مۆرەکە تایبەتە دەستی خانوێن کورد تێدا هەیە دێنە شتن و مرۆڤ دکارێت چەند جار و بار بکاربینێ و تایبەت بێهریە هاتیە چێکردن. بەهێوی ئەوەیم گەهانە داویە پرۆگرامە خۆیان vێس بەهێژی هێویتکەم کۆ بابەتێن کۆمە بەحەز کردی بسوود و تەندروست بنج بۆەوە تەوان بێویە ڕۆژەکە خۆش و بمێنێت ناواخێرە خۆشێدا خاترێەوە.